سەردانانەی کە لیژنەکانی پشکنین لە بەڕێوەبەری دەسەبەری کۆمەڵایەتی بۆ شوێنکارە بۆ پرۆژە دابینکراوەکان ئەنجامیان ناوە 1081 سەردان بووە و سەردانی پرۆژە دابین نەکراوەکان تەنها 28 سەردان بووە. کۆی پرۆژە دابینکراوەکان لە سنووری پارێزگای سلێمانی کە سنووری کارکردنی بەڕێوەبەری دەسەبەری کۆمەڵایەتیە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی 12629 پرۆژەی دابینکراوە و خاڵێکی تر و برگەیەکی تر ئەو پرۆژانەی کە لەلایەن بەڕێوەبەری دەسەبەری کۆمەڵایەتی لە ئەنجامی بە دواداچوونی لیژنەکانیان ڕەوانەی دادگاکان کراون کە تەنها 26 پرۆژە بووە کە ئەمە ئەکرێت دوجار هەموو ژمارانە لە گفتوگۆی بەڕێزان لە پانێڵەکانە و دوجار گفتوگۆی ئێوەی بەڕێز قسەی لەسەر بکرێ بەتایبەت لەسەر پرسی ڕەوانەکردنی دۆسیەکان و کەیسەکان بۆ دادگا و ڕووکردنە دادگاکان لەلایەن کرێکاران و خاوەنکارانەوە. کۆی کرێکاری خۆماڵی تۆمارکراو لە بەڕێوەبەری دەسەبەری کۆمەڵایەتی 42580 کرێکارە کە ئەم کرێکارانەوەکو ئاماژەمان پێەیە تەنها لە سنووری پارێزگای سلێمانی کە سنووری کارکردنی بەڕێوەبەریەکەیە. و لەو ژمارەش کرێکارانی نێرینە 33819 کرێکارن کە لە کۆی ژمارەی کرێکارانی خۆماڵی تۆمارکراو لە سندوقی خانشین و دەسەبەری کۆمەڵایەتی و لە ڕەگەزی مەینە 8761 کرێکاری کردی تایبەتە کە ئەمانە ئەچنەوە چوارچێوەی ئەو ژمارە ڕێژەی کە لە سنووری پارێزگای سلێمانی لە سندوقی خانشینی و دەسەبەری کۆمەڵایەتی تۆمارکراون. تەبیعی جاری تر ئەڵێمەوە ئەو ژمارانە قابلی گفتوگۆ لەسەرکردنە چکە دوجار ئەو ژمارانە ئەگەر تەنها ژمارەی کۆمپانیاکان وەربگرین تەنها لە سنووری پارێزگای سلێمانیە زیاتر لە 6000 کۆمپانیا هەیە واتە ئەگەر بێت و بە گریمانەی دانین هەر کۆمپانیاک 10 کارمەندیشی هەبێت کە بێگومان کۆمپانیا هەیە بە سەدان و بە زیاتر لە سەدان کارمەند و کرێکاری هەیە ئەیکردا زیاتر نزیک بە 80000 کرێکار و کارمەندی تایبەت کە بەڕێوەبەری دەسەبەر و وەزارەتی کار بیان توانێت تۆماریکەن بەڵام ئەو ژمارەیە وەکو ئاماژەمان پێ 42580 تۆمارکراوە و کرێکارانی بیانی کە لە بەڕێوەبەرەتەکە تۆمارکراوە 2996 کرێکاری بیانیە و لەو ژمارەیە لە ڕەگەزی نێرینە 2527 کرێکار لە ڕەگەزی نێرن و تەنها 469 کرێکاریان لە ڕەگەزی مێیە کە لە بەڕێوەبەری دەسەبەر تۆمارکراون. کۆی ئەو کرێکارانەی کە پاداشتی کۆتایی خزمەتیان بەپێی یاسای خانشین و دەسەبەری کۆمەڵایەتی لە ماوەی 6 مانگەکە وەرگرتوتەوە تەنها 548 کرێکار بووە. تەبیعی یاسای خانشین و دەسەبەری کۆمەڵایەتی ئامانج لێی ئەوە نییە کە کرێکار پاداشتی کۆتایی خزمەت وەرگێتەوە بەڵکو ئامانج لێی خانەنشین بوونە وەکو چۆن فەرمانبەران لە کەرتی گشتی خانەنشینە بن بەڵام دیارە ئەمەش هۆکار و ئەسبابی خۆی هەیە کە دوجار لە بابەتەکانە ئومێد دەکەم بە تەفاسیل گفتوگۆی لەسەر بکرێت و لەلایەن بەڕێزانی پانێڵستەوە ڕوون بکرێتەوە. تەبیعی ئێمە لە بەشی دووەم و سێکتەری دووەمی کار و چالاکیەکانی یەکێتی سەندیکاکانی کرێکارانمان وەرگرتووە کە بەڕێزیان و یەکێتی سەندیکاکانی کرێکاران لە سلێمانی هاوبەش و هاوکارێکی بەردەوام بوون تاوەکو درەنگانێکی شەویش بەڵام بەداخۆ بە هۆکارێکی نادیار پێیان ڕاگەاندین کە بەشدار نابن لەم چالاکیە لەمڕۆ لەگەڵمانە ئەو کار و چالاکیانەی کە ئەم یەکێتیە کە خۆی لە حەوت سەندیکا بینێتەوە دابەش بووە بەسەر پیشە جۆرا و جۆرەکانە لە لقی سلێمانی. ئەم یەکێتیە لە ماوەی 6 مانگی ئاماژە پێکراوە چالاکی تەشریفاتی تەنها 9 چالاکی بووە ڕێکاری یاسایی و فشاری مەدەنی 7 چالاکی بووە کامەش جارێکی تر قسە لەسەرکردنە لە ماوەی 6 مانگە ئایا تا چەنە گونجاوە ڕووکردنە دادگا و فشاری مەدەنی کە بربڕەی ئیشی سەندیکا و ڕێکخرا و یەکێتیەکانی تایبەت بە کرێکارانە ئایا تا چەندێک ئەو ژمارەیە گونجاوە. خولی وشیاری نۆ خولی وشیاری وە کە خولە وشیارەکان بەشێکی بە هاوکاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دامەزراوە پەیوەندیدارەکانی کرێکاران بووە و بە دواداچوون 44 بە دواداچوون بووە. لەو بە دواداچوونانەش ئێمە بە تەفاسیل لە راپۆرتی
لە راپۆرتەکەیە ئاماژەمان پیاوە و شیکردنەوە و تحلیلمان بۆ کردووە لەوەی کە ئەم بە دوواداچوونانە چییە و چەندێکی بە ئەنجام گەیشتووە کە ئەمە نقطەی ئەساسیە. ڕەخساندنی هەلی کار تەنها یەک هەلی کار ڕەخسێنراوە. یەکێتی سندیکاکانی کرێکاران لە قسلێمانی نوێنەری ئەیە لە بەڕێوەبەرایەتی کار بۆ لە لیژنەکان و لە هەمان کاتا نوێنەری هەیە لە لیژنەکانی قایمقامێت کە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لیژنەکانی قایمقامێت لەگەڵمانە بەشدارن و بابەتیان هەیە. ژمارەی سەردانەکانی نوێنەری سندیکا لە بەڕێوەبەرایەتی کار لە شەژمانگی ئاماژە پێکراوە 589 سەردان بووە و تۆمارکردنی سەرپێچی خاوەنکار تەنها 108 تۆمارکردنی سەرپێچی خاوەنکار بووە کە لە کاتێکە وەکو باسمان کرد تەنها لە سنووی پارێزگای سلێمانی نزیک بە 6500 تەنها کۆمپانیا هەیە جگە لە کارگە و شوێنکارەکان کە ئەتوانم بڵێم بە سەدان کارگە و شوێنکار هەیە کە واریدە سەردان بکرێت و ئاستی ڕەوشی کرێکارانی تیا بە باش و بە خراپتیا تۆمار بکرێت. ژماری سەردانی نوێنەری سندیکا لە لیژنەکانی قایمقامێت 359 سەردان بووە کە لە چوارچێوەی لیژنەکانی قایمقامێت کە سندیکای کرێکاران وەکو نوێنەرێک بەشدار بووە